فڕۆکە جەنگیەکانی تورکیا بەردەوامن لە بەردومانکردنەکانیان لە خاکی هەرێمی کوردستان لە کامی هێرشەکانیشیان بۆ سەر گوندەکان هۆکار بوون بۆ سووتاندنی باخ و ڕەز و کاولکردنی پرۆژە خزمەتگوزاریەکانی دەیان گوندی بناری قەندیل. هێرشە بەردەوامەکانی تورکیا و تیرۆریستانی داعش مەترسی بەردەوامن بۆ سەر ئەزموونەکەی هەرێم. چاودێرێکی سیاسیش پێی وایە چڕکردنەوەکەی هێرشەکانی تورکیا تەنها پاساوبۆی دروستکردنی ناوچەیەکی ئارامە بۆ خۆی. ئەوەی کە ئێستا زۆر مەبەستێتی تورکیا و کێشەکان لە دەروی خاچی تورکیا تەسفێ بکات بێ سیراعەکانی خۆی لەگەڵ نهێرەکانیان لە دەروی ئەوەشی کە وابەستەیە بە باشووری کوردستان ئێستا بە هەمان ئەو پلانی کە لە ڕۆژئاوا دایناوە داوای دروستکردنی ناوچەیەکی ئامینەکە بەو ئەرزەی کە گوایە 40 کیلۆمەتر بۆ ناوە 90 درێژ بە هەمان شێوازە ئەوێ جاریکە لە باشووری کوردستان ساحیش کە زەمینێکی کە بکاتەوە بە ناوی ئەوەی کە سیراع لە ناو هەم هێزەکانی باشووری کوردستانە و هەم دابڕانێک لە نێوان دەسەڵاتی هەرێمی کوردستان و بەغدا کە ئێستا گومان ینی قسە لەسەرەوەی جاریش کە هەرێمی کوردستان و بەغا جۆرێک لە نزیکبوون و ئەم نزیکبوونەوەی ئێستەی بەغداد و هەرێمی کوردستان بەغداد و هەولێر لە ئایندا مخاتیری لەسەر ئایندەی سیاستکردن لەگەڵ تورکیا لە ڕووی اقتصادیەوە هەم لە ڕووی سیاسی. بە بڕای چالاکوانێکی کۆمەڵی مەدەنیش عێراق سیادەی لەدەستداوە بۆیە هێزە دەرەکیەکان بەردەوام خاکی هەرێم دەبەزێنن. هێزێک نییە بتوانێت کۆتایی بەم هێرشانە بێنێت. ئەوەی کە ئیستێک بە تورکیا بکرێ بەداخەوە مادەم عێراق لە مەعمەعەی ناوخۆییایە سیراعەکان ئەوەنە چڕن لە ناوخۆیە هێزێک یا چەند هێزێک بەرەیەکی دیار لە عێراقا پێشوازی لە هاتنی تورکیاکە ئەسڵەن مبەڕری بۆ دۆزێتەوە شەرعێتی پێدا کە ئەو دەست درێژیانەکە جۆرێک لە سیراعاتی داخلی تێکەڵ بە ئەم قسە نەکردن و ئەم بێدەنگێ بووە بەداخەوە نەتوانراوە بە گوێرەی پێویست لێپرسینەوە لە دەوڵەتانی دەوروبەر بکرێت کە بۆچی بەو جۆرە دەست درێژیەکە نەسەر خاکی هەرێمی کورد.